فستیڤال زۆر زۆر گرنگە بۆ ئێمە کە بزانین ڕابردوومان چۆنە یانی کولتوری داهاتوومان چۆن زۆر زۆر بۆ ئێمە گرنگە کە لە ڕابردوومان بزانین چی ڕوویداوە و چی بووە پێویستە ئێمە شەر ئەو نەریتە بگرینە کە لانەو خواردنێکی کوردەواریە و زۆر کۆنن یەکەم جارە بێ هەویرەکەی بۆ پشێدیت و گوتەی بۆ ببڕیت دوای بە بۆی پان ئەەکەیتەوە و پیازی بۆ ئەچێت و تی ئەەکەیت و ئەیبرژێنی تا کلانەکە ئامادە بێت دواتر ئەتوانێت بخۆیت. بە یارمەتی ئێمە و ئەم تەلەبانە توانیانە پێشانگایە بەرەم بێنن بە دەستی مامۆستاکان خۆش بێت دەستخۆشییان لێگەی مەڕاستی پێشانگەیەکی جوانێک کردە هیوادارین هەموو کاتەم پێشانگایانە بکرێن. فستیڤالی لەم جۆرەیان کردووە بۆ قوتابیان و فستیڤالێکی زۆر گرنگە ئێمە قوتابیان زۆر حەزمان لەم جۆرە فستیڤالانەیە من زیاتر بە تابلۆی بە وێنە کێشان بەشداریم کردووە ئێمە وەکو خوێندکاران زۆرمان حەز لە پێشانگانەیە پێویستە زیاتر پەرەی پێ بدرێت زیاتر ئەم پێشانگای ئێمە هی کەلەپوری کوردیە کەلەپوری کوردی دەرەخات. ئێمە وەکو قوتابخانەی کۆڕە و سەر بە پەروەردەی قەزای سێسایق هەستان بە فستیڤاڵێکی کولتوری کوردی بۆ قوتابیانی خۆشەویست و بەرپرسانی ناوچەکە ئەلحەمدولیلا پێشوازێکی باشی لێکرا لەلایەن قوتابیان و لەلایەن بەرپرسانەوە. ئامانجیشمان لەم جۆرە فستیڤاڵانە ئەوەیە کە ئاشناکردنی قوتابیانە بە کولتور و ڕەسەنایەتی کوردی